دووبارە سڵاو کاک سامان تۆ چوویتە دەرەوەی بەرنامەکە بۆی من و چارە وەرگر لەسەر داوای خۆت. کاک محەممەد سپاس بۆ بینەران. ئەم مناڵی کە لای منە شەلەل دەماغە تەنها دەمی ئیژەکات کاتێک کە پارویەگە خەنە قورجەوە ئەبێت دایک و باوکی قورجی بشێلن تا ئەو پارواچێتە ناو مەعیدەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە چ ویژدانێک بە چ پێوەرێکی حکومڕانی بە چ پێوەرێکی ئەخلاقی بە چ پێوەرێکی ئاینی بە چ منطقێک هاتووی موچەی ئەم مناڵە کەمەکەیتەوە بە قەیرانی دارایی لە کاتێکا موچەی هەزاران وەزیر و هەزاران بندیوار و هەزاران خانەنشینی نایاساییت هەیە کە دەستت بۆ نەبردووە بەڵامی موچەی ئەم مناڵە شە لە دەماغە ئەبریت 365 ڕۆژە 300,000 داوە بە مناڵە بەس دایبیەکەی ساڵانە لە 500,000 نار تێپەڕێ. کامە ویژدانی حکومڕانیتانە کامە ئەخلاقی حکومڕانیتانە لە لای خوا کەمەندام هێڵی سوورە. ئەم قسەم کردووە جارێک تریش یەک جار نابینایەک هاو بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم پشتی تێکرد خوا لە 7 طەبەقی ئاسمان هاتە جواب لەسەر ئەو نابینایە. سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەت جێگرەکانی ئێوە لەسەر 100,000 کەمەدام نایانە جواب. ئێوە خۆتان لەخوا بە گەورەت دەزانن معقولە ئەم مناڵە دایک و باوکی سواڵی بۆ بکات؟ یعنی کارێکتان کردووە بۆ ئەبێ خاوەن پێداسی تایبەت تووشی نەهامەتی سواڵکردنی کەن. پێم بڵێن یعنی خۆشببختی متعە لە بڕینی موچەی خاوەن پێداسی تایبەت لەکوێدایە؟ بە کام نقطەی خۆشببختن؟ بە کام خاڵی خۆشببختن؟ لەکوێ خۆشببختێکەکان؟ وەزارەتی کار یەک ئەمە ئەی تۆ بەلیژنە؟ ئەم مناڵی کە ئێستا لە باوەشمایە 36 جار لیژە تووبی بینیوە. 36 جار ئەم مناڵە دراوەتەوە بەلیژنە بزانە ڕێژەی کەمەندامیەکەی چەنە. ئەمە چ نەهامەتیەکە بەسەرم خاڵتەکەتانێناوە. کاک سامان با وچانەکە وەرگرین بۆیە ئەو مناڵە بەریتە دەرەوەی بەرنامەکە و مناقەشەکەینەوە. یەک ئەزیەتیە بێ ئێستا ئێسخانیەشکێت. زۆر باشە وچانێکی کورت و